ڕاگەاندنی دەبیرخانەی کۆمەڵە دەربارەی دیداری نێوان ڕێبەری کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 18 مانگی جۆزەردانی 1402 هەتاوی هەیئەتێک لە کومیتەی ڕێبەری کۆمەڵە سەردانی مەقەڕی کۆمەڵەی شۆڕشگێڕیان کردو لەلایەن هەیئەتێک لە ڕێبەری ئەو حیزبەوە پێشوازیان لێکرا. لەم دیدارەدا هەلومەرجی ئێستای کوردستان و بە تایبەت هێزکۆکردنەوە و هەڕەشەکانی ئەم دوایانەی کۆماری ئیسلامی بۆ سەر لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نیشتەجێ لە هەرێمی کوردستان خرایە بەر باس و لێکۆڵینەوە. هەردوو لات جەختیان لەسەر ئەوە کردەوە کە ئەم نمایشی قودرەتەی کۆماری ئیسلامی لە درێژەی سیاسەتی سەرکوتگەرانە دژ بە خەڵکی ڕاپەڕەوی ئێران و کوردستانە و لە ناوەڕۆکی خۆیدا نیشاندەری ترس و وەحشەتی ئەم ڕژیمەیە لا سەر هەڵدانەوەی سەر لە نوێی شۆڕشی ژن ژیان ئازادیدا. کۆماری ئیسلامی بە تایبەت لە کوردستان با هێزکۆکردنەوە لە سەر سنوور و هەڕەشەکردن و گوشارخستنە سەر هەرێمی کوردستان و هێنانە گۆڕی هێندە داواکاری نابەجێ و ناڕەوا بەنیازە لەلایەک نائومێدی و بێهیوایی لە نێو خەڵکدا پەرە پێبدات و لەلایەکی ترەوە هاوچارە نووسی خەڵکی کوردستانی لە هەردوو دیوی سنووری کردوەتە نیشانە. هەردوو لایەنی ڕێبەری هەروەها باسییان لەوە کرد کە بەڕەچاوکردنی سیاسەتی گونجاو لەمەڕ هەلومەرجی ئێستا و پتەوکردنی هاوکاری نێوان خۆیان و لایەنە سیاسیەکانی تری نیشتەجێ لە هەرێمی کوردستان هەوڵ بدرێ ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامی پوچەڵ کرێتەوە. دیدارەکە پاش 2 سەعات بیر و ڕاگۆڕینەوەکان کۆتایی پێهات. دەبیرخانەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 25 جۆزەردانی 1402 هەتاوی.